إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله أما بعد فإن خير الكلام كلام الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. خۆشەویستان هەر کەسێک لە ئێمە گەورەمان بچووکمان کۆمەڵێک خەڵکی خۆشەویست و ئازیزمان لەدەست داوە، ڕەحمەتی خوایان لێبێت. بەڵام پێویستەوە بزانین کاتێک کەسێک لە ئێمە دەمرێ کەسێکمان کەسێکی خۆشەویست و ئازیزی لەدەست ئەدات. تۆ کەسێکی ئازیز لەدەست ئەدەی، بێگومان خەمبار دەبین، بێتاقەت دەبین، دەگرین، بێتاقەتین. بەڵام مردووەکانمان ئەوانەی کە بەهەشتین، خوای گەورە بە ئەهلی بەهەشتیان قبوڵکە هەر هەمویان. مردووەکانمان بە پێچەوانەی ئێمەوەن. ئێمە خەمبارین، ئەوان دڵخۆشن. بۆچی؟ خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ لە حەدیثێکی صحیحدا کە لە صحیحە هاتووە، ئەفەرمێ کاتێ ئینسانی ئیماندار ڕۆحی دەکێشرێ ئەوەی کە ئەهلی ئیمان و تەقوای و بەهەشتیە، یا ڕەبی خوای لەو کەسانەمان بگێڕی. ئەفەرمێ ڕۆحی ئەو ئینسانە ئیماندارە دەبەن بۆ لای ئیماندارەکانی کە لە پێش ئەوە مردوونە. ئەم کەسە دەڕوات بۆ لای کێ؟ بۆ لای ئیماندارەکانی پێش خۆی. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم فلهم أشد فرحا به من أحدكم بغائبه يقدم عليه. والله کەسێک لە ئێوە کەسێکی چەند ساڵە نەبینیوە، کاتێک کە دێتەوە ئەو کەسە خۆشەویست و ئازیزەی چەنە دڵخۆش دەبێ. تۆ مناڵێکت هەبێ، کەسێکت هەبێ، خۆشەویستێکت هەبێ، سەرنەگوم بێ، کەس نەزانێت چی بەسەر هاتووە، لە پڕێکە پەیدا بێ، چەنە دڵخۆش دەبێ. تەسەور ناکرێ، ناتوانی وەسفی بکەی. کوڕێکت 20 ساڵە نەبینیوە، مناڵێکی خۆت باوکت چەند ساڵە نەبینی و لە پڕە دەیبینی، چەنە دڵخۆش دەبی. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم والله ئەو مردوانە کە ئەهلی بەهەشتن دڵخۆش دەبن بەو مردووە تازە کە هاتۆ بۆ لایەن، لە ئەوەی چەنە ئێوە دڵخۆشە بن بە کەسێک کە هاتۆ بۆ لاتان چەند ساڵە نەتان بینیوە، والله هێشتا ئەوان زیاتر دڵخۆش دەبن. بۆیە خەفەت دەخۆین ئێمە، بەڵام بەخوا مردووەکانمان دڵخۆشن. والله کاتێک کە کەسێک لە ئێمە دەمرێ مردووەکانمان دڵخۆشە بن، مردووەکانمان دڵخۆش دەبن. بۆچی؟ لەبەر ئەوەی کەسێکی ئیماندار الحەمدوللا فڵان کەس هات بۆ لای ئێمە و ئەهلی بەهەشتە. بەخوا ئەوەندەی کە مردین ئەگەر بەهەشتی بین و هەوڵ بدەین خۆمان ئەهلی بەهەشت بین، بەخوا بە هەموو مردووەکانمان شاد دەبینەوە. بەخوا باوکت مردووە دەیبینی، بەخوا دایکت مردووە دەیبینی، برات، خوشکت، کوڕت، کچت، کەس و کارت پێیان شاد دەبیتەوە. هەموومان مردوومان هەیە. بەخوا باوکی من زۆر بیر دەکەم. 9 ساڵە باوکی خۆم نەبینیوە، والله زۆر بیری دەکەم. بەڵکو ئینشەڵا دوای مردن خوا لە بەهەشتا گشتمان کۆ کاتەوە. ئێوەش بە هەمان ژێر باوکتان، براتان، دایکتان، خوشکتان مردووە، مناڵتان مردووە، بیریان دەکەن. والله کاتێک کە دەمرن بە یەکتر شاد ئەبنەوە. بۆیە مردن دابڕانێکی کاتیە. چەند ساتێک لە ئازیزەکانی خۆتدا ئەبڕی، لەم ئازیزانەدا ئەبڕی، ئەچی بەلای کۆمەڵی ئازیزی تر، لەم خەڵکە جیا دەبیتەوە، دەڕۆی بۆ لای کۆمەڵە کەسێکی تر کە چەندەها ساڵە نەیانت بینیوە. والله جارێ باپیری خۆت نەبینی لێ دەیبینیت، نەنکی خۆت، مامەی خۆت، خاڵی خۆت نەبینیوە، لێ پیان شاد دەبیتەوە. بۆیە خەمبارین ئێمە کاتێک کەسێکمان دەمرێ، بەڵام مردووەکانمان زۆر دڵخۆشن، زۆر دڵخۆشن کە کەسێک لە ئێمە دەمرێ و دەڕا بۆ بەهەشت، لەگەڵەوانە کۆ دەبێتەوە. بەڕاستی حەدیثێکی زۆر خۆشە، پێغەمبەری خوا بمانی باس کرد صلی الله عليه وسلم، کەواتە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم کاتێک کە ئەم ڕۆحی ئیماندارە دەچێت بۆ لای ئەو مردوانەی پێش خۆی کە مردوون و بەهەشتین،
دەفەرمێ فيسألونه ماذا فعل فلان ماذا فعل فلان، پرسیارەکەن دەڵێ فلان کەس ئەم مردۆ کۆنەکان پرسیار لە مردۆ تازەکەکەن، دەڵێ فلان کەس کوڕەکەم چیەکە، ژنی هێناوە نەهێناوە، کێ هێناوە، کچەکەم شووی کردووە شووی نەکردووە، شووی بە کێ کردووە، خێزانەکەم شووی کردووە شووی نەکردووە، پیاوەکەم ژنی هێناوە نەهێناوە. پرسیارەکەن یەک بە یەک مردۆ کۆنەکان پرسیار لە مردۆ تازە ئەکەن، ئەمیش معلوماتی تازەی پێ هەموو شتەکانیان پێ ئەڵێ دەربارەی کەسوکاریان. یەک بە یەک مردۆ ئەوەی کە لە دنیادا ناسیوتەوە بەهەشتیە لەوێ پرسیار دەربارەی کەسوکارەکەی خۆی لە تۆ ئەکات، کەواتە دەمەتەقێ دەکەن، قسە دەکەن ئەهلی بەهەشت. خوا لەو کەسانەمان بگێڕێ. خۆشەویستان، لە دوای مردنمان بە ئازیزان و خۆشەویستانی خۆمان شاد دەبینەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێکە دەچوو بۆ گۆڕستان دەیفەرموو وإنا إن شاء الله بكم للاحقون، إن شاء الله ئێمە دەگەین بە ئێوە، ئێمە دەگەین بە ئێوە، کەواتە ڕۆژێک دێ ئێمە دەگەین بە ئەوان، ئەوان تازە نایەنەوە بۆ لای ئێمە، ئێمە دەچین بۆ لای ئەوان. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیح بوخاری مسلمدا هاتووە بە فاتیمەی کچی خۆی فەرموو ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بە نهێنی پێی فەرموو، شتێکی دا بە گوێیدا دەستی کرد بە گریان. دوای وفاتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پرسیاریان کرد فاتیمە خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم چی بە تۆوت؟ فەرمووی کاتی خۆی کە پرسیاتان لێم کرد پێتانم نەوت نهێنەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، بەڵام کە وفاتی کرد پێتان دەڵێم. فەرمووی باوکم فەرمووی سەلامی خوای لەسەر بێ یەکەم کەسێ ئەی فاتیمە لە ئەهلەکەی من لە کەسوکاری من کە دەگەن بە من تۆی، یەکەم کەسێ لە بنەماڵەی و خانەوادەی من کە دەمرێ دەگات بە من. فەرمووی وئینەکی ئەوەل ما ئەهلی لحوقا بی، تۆ یەکەم کەسێکی کە دەگەی بە من. بەڵێ زانان دەفەرمون فاتیمە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دوای مردنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، دوای مردنی باوکی خۆشەویستی سەلامی خوای لەسەر بێ، ئەفەرمێ 6 مانگ ژیا، بەڵام دەفەرمون وەکو بەفر چۆن دەڵێ ئاوا دەتاوایەوە، تاوایەوە وردە وردە زەعیف و نەخۆش کەوتە تا وەفاتی کرد ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەسمان ئەم خاڵەیە فەرمووی یەکەم کەسێ لە خانەوادەکەم کە دەگا بە من تۆی، کەواتە لە دوای مردنمان دەگەین بە ئازیزەکانی ترمان، لە کۆمەڵی ئازیزمان جیا دەبینەوە دەگەین بە کۆمەڵی ئازیز کە هەندێکیان زۆر دەمێکە نەمان بینی و هەندێکیان هەر نەمان بینیون. کەواتە مردن بۆ ئینسانی ئیماندار دڵخۆشیە، بۆ مردوەکانیشمان دڵخۆشیە کە ئێمە دەچین بۆ لایەن جابا کارێک بکەین وەکو ئەوان ئینشاڵڵا ئەهلی بەهەشت بین. کاتێک کە بیلالی حەبەشی ڕەزای خوای لێبێ لە سەرمەرگا بوو، خێزانەکەی زۆر گریا، فەرمی ئەی هاوار چەندە ناخۆشە پیاوەکەم دەمرێ. بیلالی حەبەشی ڕەزای خوای لێبێ چەندە ناخۆش و خەمباریە، فەرمی وا فەرەحەهو. بیلال ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ فەرمی وای چەندە خۆشە، بەخوا زۆر خۆشە من دەمرم. غەدەن نەلقە الئەحیبە محەممەدەن وەصەحبە، خۆشە بەیانی دەگەم بە خۆشەویستەکانی خۆم پێیان دەگەم محەممەد ساسن لەگەڵ سەحابەکانە وەڵا زۆر خۆشە بەوان دەگەم. کەواتە ئێمە لە دوای مردنمان دەگەین بە مردۆکانمان، ئەگەر بەهەشتی بین دۆزەخیش بین بەخوا لە عەزابی خۆمانە و ئاگامان لە کەس نییە مەگە کەسێک و خۆمان دۆزەخی بێ پەنا بەخوا بیبینین. ئەم خۆشیانە تەنها بۆ ئیماندار و ئەهلی بەهەشت، بۆیە هەوڵدە ئەهلی بەهەشت بە ئیزنی خوا بەیانی دەمرین دەگەین بە خۆشەویستەکانی خۆمان، بە ئەوە شیعار و دروشمی ئێمە بە ئینشاءڵڵا. ئەی ئەو کەسەی کە منداڵن لە دەست داوە، هەر کەسێک لە ئێمە زۆرێکمان پێش ئەوەی مناڵەکانمان بالغ بێ چەند مناڵێکمان مردووە، خەڵکی وایڵێ دەیەها مناڵم مردووە، خەڵکی لە 2 مناڵم مردووە، چەند مناڵ ئافرەتێ چەند مناڵی لەبار چووە، دوای ئەوەی کە ڕۆحی بەبەراکراوە لەباری چووە. ئیتر لە دوای 4 مانگیەوەم حەدیسە دەیگرێتەوە لەسکی دایکە لە دوای 4 مانگی بمرێ، ئەو کەسانە ئینشاءڵڵا با دڵخۆش بن. مناڵێکە لە دەست داوە 2-3 ساڵ بووە، مانگێک بووە، 4 ساڵ بووە، 5 ساڵ بووە، 10 ساڵ بووە، هەتا پێشەوەی بالغ بێ، چەند ساڵە لی دابڕاوی، بەڵام دڵنیا بە پێی دەگەیتەوە بۆ مەرجەی ئەو بەهەشتیە تۆش بەهەشتی بیت ئینشاءڵڵا بە یەک دەگەنەوە. دایکی ئازیزم، باوکی ئازیزم، دڵنیا بە مناڵەکەت شاد دەبیتەوە ئینشاءڵڵا، بەڵام دڵنیا بە لەوە ئێستا مناڵەکەت
لە شوێنێکی زۆر خۆشایە بۆیە خەمت لای مناڵەکەت نەبێ وا نەزانی لەژێر خۆڵەکەدایە و تەواو نەبەخوا لەژێر خۆڵان نییە لاشەکەی لەژێر خۆڵایە ڕۆحە پاکەکەی لە شوێنێکی زۆر خۆشایە ئەزانین لەکوێدایە مناڵەکانتان کە پێش بالغ بوون مردوونە دایک و باوکی ئازیز پێغەمبەری خوا فەرموویە صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیحدا کە لە صحیحە هاتووە دەفەرمێ أطفال المسلمين في جبل في الجنة يكفلهم إبراهيم وسارة حتى يدفعونهم إلى آبائهم يوم القيامة مناڵی مسلمانان ئەوەی پێش بالغ بوون مردووە مناڵی پێوترێ کاتێککە یەکەم جار گەنجێک کوڕێک لە خەوا لەشی گران ئەبێ ئەوە بالغ بووە ئافرەتێکیش یەکەم جار کە کچێک تووشی سوڕی ماگانە دەبێ ئەوە بالغ بووە ئەوە حەدی بالغ بوونە جا ئەوانەی کە لە خوار بالغ بوونەوەن کچ بێ یا کوڕ بێ مناڵێکت چەند مناڵێکت مردووە لە 4 مانگی هێتا بالغ بوون لەسکی دایکە لە 4 مانگ بەڕۆژوورە تا بالغ بوون مزگێنی بێلێت منداڵەکانی ئێوەی مسلمان کە بەهەشتین ئەزانین لەکوێن خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم مناڵی مسلمانان هەموو مسلمانان لە شاخێکن لە شاخەکانی بەهەشت کێ سەرپەرشتیانەکە کێ مامۆستایانە ئیبراهیم پێغەمبەر صلی الله عليه وسلم سارای خێزانی ئیبراهیم پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوان سەرپەرشتیان دەکەن هەتا ڕۆژی قیامەت هات ئەو کاتە ئەیاندەن بەدەست باوکو و دایکی خۆیانەوە دەڵێن فڵان کەس ئەمە مناڵەکەتە و فەرموو ئەو مناڵەکەت خۆزگای بە مناڵی ببردیدان ئەمە و گوناه و تاوانەمان نەکردە وەڵی هەر کاتێک بە قەبرستان ئەو گۆڕە بچووکانە دەبینم گۆڕی وایە بەقەت ئەمەیە هەزار ئاواتی بۆ دەخوازم بۆیە مناڵەکەت خەم مەخۆ لای کەسێکە زۆر لە تۆ باشترە زۆر لە خێزانەکەت باشترە کە ئیبراهیم و سارای خێزانێتی ڕەزا و ڕەحمەتی خوایە لێبێت خەم مەخۆ مناڵەکەت لە بەهەشتایە و لە شاخێ لە شاخانی بەهەشتایە هەتا ڕۆژی قیامەت سەرپەرشتیان دەکرێ و لە ناز و نیعمەتان ڕۆژی قیامەتیش پێدەوترێ فڵان کەس ئەمە مناڵەکەتە بیگرە دەی بڕۆ بە بەهەشت بۆ خۆتان بڕۆنە بەهەشتەوە کەواتە خەمی چی دەخۆی مناڵەکەت ملیارەها ئەوەندە جێگای لە تۆ خۆشترە خەمی خۆت بخۆ قیامەتی خۆت خۆ مناڵەکەت بەخوا کێشەی نییە چونکە گوناه و تاوانی نییە کێشەی قیامەتی نییە خۆشەویستان لە دوای مردنمان ڕۆحەکەمان ئەگەر بەهەشتی بین خوای گەورە بەعالی بەهەشتمان قبوڵکە ئەزانی ڕۆحی ئێمە لەکوێ دەبێ هەر لەو دەقیقە دەمرین لەو دەقیقە نەجاتمان دەبێ لە پرسیاری ناوگۆڕ ڕۆحی ئێمە لەکوێ دەبێت خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح جامع صغیرە دەفەرمێ أرواح المؤمنين في أجواف طير خضر تعلق في أشجار الجنة حتى يردها الله إلى أجسادها يوم القيامة روحي إيمان داران هر هميان بجنوب بياوة هاتشي إيمان دار هي كمردوه لآدم والسلام يقول هتا قيامت أويك إستمدوا همو روح كانيان بيكوية بلام لكيو لناو بهشته پیغمبری خوا فرمی صلی الله علیه وسلم ئەو ڕۆحی ئیماندارە لەسەر شکل و شێوەی باڵندەیەکی سەوزە باڵندەیەکە ڕۆحەکە دەبێتە شکل و شێوەی باڵندەیەک بەڵام چەندێک خەبارەکەی ئێمە نازانین باڵندەیەکی سەوزە ئەم ڕۆحی ئیماندارە ئەگەر بەهەشتی بین لە دوای مردنمان ڕۆحەکەمان دەچێتە سەر شکل و شێوەی باڵندەیەکی سەوز بەڵام دەفەرمێت تعلق في أشجار الجنة واتە تأكل ئەم ڕۆحانە لە ناو دارەکان و لە ناو کانیا و ڕووبارەکانی بەهەشتان ئەخۆن و ئەخۆنەوە حتا ڕۆژی قیامەت تا ئەو ڕۆژەی خوای گەورە ئەو ڕۆحەتان دەگەڕێنێتەوە ناو لاشەتان و دەڕۆنە بەهەشتەوە لاشەیەکی بەهەشتیت بۆ دروستە بێ ئەو ڕۆحەت دەگەڕێتەوە ناو لاشەکەت و تۆ لاشەیەکت هەیە مردنی بەسەردانایە بڵێ وەڵڵاهی ئازیزەکانمان والله مناڵەکەت خۆشەویستم مناڵەکەت لە دەست تۆ دەربازی بۆ ڕۆشتووە لەم دنیا پڕ لە خەم و خەفەت ڕزگاری بووە بەخوا دڵنیا بە جێگای زۆر خۆشە
والله ئەو کەسەی کە ئازیز و خۆشەویستەکانی خۆیەتی هەمووی لەوێ دەزانێ ئەمە باوکێتی، ئەوە مامەیەتی، ئەوە خاڵۆیەتی، ئەوە برایەتی، ئەوە خوشکێتی، ئەوە کوڕێتی، ئەوە کچێتی، ئەوە خێزانێتی، ئەوە پیاوێتی. بۆ خۆتان لە باخەکانی بەهەشتا دارەکانی بەهەشت میوەکان دەخۆی، لە کانیا و ڕووبارەکان ئاوی سازگار دەخۆی هەتا ئەو ڕۆژەی خوای گەورە ئەو ڕۆحە کە لەسەر شکڵ و شێوەی باڵندەیەکی سەوزە دەگەڕێتەوە بە ناو لاشەکان لە بەهەشتا. مەبەستم حەدیسە چییە؟ مەسمان ئەوەیە ئیماندار لە دوای مردنی یەکتری دەبینەوە و قسە بە یەکەوە دەکەن، بە یەکتر شاد ئەبنەوە. کەواتە مردن ڕزگاربوونە لە کۆمەڵە کەسێکی دنیایی و لەم دنیا پڕ لە خەم و خەفەتە بۆ لای کۆمەڵە کەسێکی ئازیز و خۆشەویست کە لە پێش تۆ ڕۆشتوونە. بۆیە مردن نیعمەتێکی خۆشە بۆ ئیماندار. ڕۆحت لە بەهەشتایە هەتا ڕۆژی قیامەت، ڕۆژی قیامەتیش دوای ساحەی مەحشەر پردی سیڕات دەڕۆیتە بەهەشتەوە بە ئیزنی خوا. دووبارە ئەو کاتە بە لاشە و بە ڕۆح دەشتە بەهەشتەوە. بەڵام مردوو ئێستا مردوەکان بە ڕۆح لە بەهەشتە. یا ڕەبی خوای لەو کەسانەمان بگێڕی لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی یا ڕەب العالەمین. ئامین. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان، دوایەوەی کە زانیمان ئیماندار لە ناو گۆڕدا لە ژیانی گۆڕ و بەرزەخدا ڕۆحی ئیماندار هەمووی بەیەکەوەیە، لە شوێنی خۆشە کۆ دەبنەوە لە بەهەشتە، بە یەکتر شاد ئەبنەوە، قسە لەگەڵ یەکتریا دەکەن، پرسیار و وەڵام لە نێوانیانە دروست ئەبێ. بەڵام کاتێکیش کە دوای ئەوەی کە پێش ئەوەی بڕۆنە بەهەشتەوە چۆنچۆنی دەبێت. بۆیە ئەو کەسەی کە منداڵت مردووە، مناڵەکانت بالغ نەبوونە، دڵت لایەتی دایکی ئازیزم دەڵێی مناڵەکەم مناڵ بوو مرد، شیری دەخوارد مرد، بالغ نەبوو مرد، خوێندنی تەواو نەکرد مرد، خەممەخۆ. بەخوای گەورە مناڵەکەت جێگای زۆر خۆشە و ڕۆژێکیش دێ ئینشاءڵڵا پێی شاد ئەبیتەوە. بۆیە دایک و باوکی بەڕێز ئەگەر سپاسی خواتان کردبێ لەسەر مردنی مناڵەکەتان و ئەهلی بەهەشت بن ئینشاءڵڵا لە دنیادا خواتان ناسی بێ، دڵنیا بە پێیان شاد دەبنە. بەڵام چۆن؟ لە حەدیثێکی صحیح مسلم داهاتوو ئەبوو حەسان ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێ وتم ئەی ئیمامی ئەبوو هوڕەیرە، ئەی هاوڵی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، حەدیثێکمان بۆ باسکە لە پێغەمبەری خواوە صلی الله عليه وسلم کە دڵمان خۆشکە، چونکە من دوو منداڵم مردووە، دوو مناڵی بچووکم مردووە، حەز ئەکەم حەدیثێکم بۆ باسکی لە خۆشەویستی خوات بیست بێ صلی الله عليه وسلم، دڵمان خۆشکە بۆ مردووەکانمان کە مردوونە، ئارامیمان پێ ببەخشێ. حەدیثێکمان باسکە، ئەویش فەرمووی پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم مناڵەکانی ئێوە صغارهم دعامیس الجنة، مناڵەکانی ئێوە ئەهلی بەهەشتن. دعامیس یعنی چی؟ ئێستا کاتێک ئێمە لە ماڵ خۆمانە ئەگەر مناڵی دراوسەکانمان بێنە ماڵمانەوە ئیزنوشتی ناوێ، یعنی مناڵی خۆی کاتە ژووریشە ئەحتیادیە بەلامانەوە، نە ئیزنی دەوێت نە ڕوخسەتی دەوێت، چونکە مناڵ تاو مناڵی لێ ناگیرێ، ئەڕاتە هەر شوێنێک و ماڵ دراوسەیەک و ماڵ هەر کەسێکەوە لێی ناگیرێ، ئیزنی ناوێ. دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مناڵەکانی ئێوەش بۆ چوونە بەهەشت ئیزنیان ناوێ، خۆیان بەهەشتین، ئیزنیان پێ دراوە و هەر شوێنە دەڕۆن، مەسموحن. مناڵەکەی تۆ ئەوە سەرنجامی مناڵەکەی تۆیە، مادەم بالغ نەبوو بێت، چونکە گوناه و تاوانی نییە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم کەسێک لە ئێوە ئەی دایک و باوکەکان ئەگا بە منداڵەکەی خۆی کە مردووە پێش بالغ بوون، هەزارەها کەسەیە من چەندەها مناڵی مردووە بە مناڵی پێش بالغ بوون، ئینشاءڵڵا هەمووی دەیگرێتەوە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەو منداڵە دەستی دایک و باوکی دەگرێ، دەستی باوک و دایکی دەگرێ حتا دەیان باتە ناو بەهەشتەوە، دەڵێ دایەگیان باوەگیان وەرن با بڕین بۆ بەهەشت. دڵخۆش بە ڕۆژێک دێ بە ئیزنی خوا ئەو منداڵە دەست دەگرێ و دەڵێ دایەگیان باوەگیان با بڕین بۆ بەهەشت، چونکە ئەوان مەسموحن بۆ چوونە بەهەشت، تۆش دەبن بۆ بەهەشت لەگەڵ خۆیاندا، چونکە لای خوا زۆر بەڕێزن، گوناه و تاوانیان نەکردووە. کەواتە خەم مەخۆ، مناڵەکەت مردووە
ڕۆژێک دەی ئینشاڵڵا دەست دەگرێ و دەتبا بۆ بەهەشت فەرمووت لێ دەگا دایەگیان باوەگیان فەرموو بۆ بەهەشتی خوا پێت خۆش نێمە ببینی دەی بەخوا پێت بدڵنیایەوە تۆ کەسێک بی خواناز بی و ئەهلی بەهەشت بی دڵنیا بە ئەو مناڵەکەتە بێ بۆ تۆ ئەو کەسێک کە سێ مناڵەت مردووە ئیتر مناڵەکان لەبار چوونە لە دوای 4 مانگی یاخود لە پێش بالغ بوون هەر مردوونە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح و جامع صغیرە دەفەرمێ هەر ژن و پیاوێکی مسلمان سێ منداڵیان بمرێ مناڵەکانیان بالغ نەبوو بێتن سێ منداڵ خوای گەورە ئەو دایک و باوکە بە فەزڵ و ڕەحمەتی خۆی بەهۆی ئەو منداڵانە دەخاتە باشتەوە مادەم فڵان کەس تۆ سێ منداڵتان مردووە سپاسی خواتان کردووە لە دنیادا خواتان ناسی بەهۆی ڕەحمی خۆمەوە خوای گەورە دەفەرمێ پاشان بەهۆی ئەو مناڵانەی کە مردوونە ئێوە دەخەمە بەهەشتەوە بەڵام خوای گەورە بە منداڵەکان دەفەرمێ بڕۆنە بەهەشتەوە پیان دەوترێ ئەی منداڵە بێ تاوانەکان بڕۆنە بەهەشتەوە ئەوانش دەڵێن ئێمە ناچینە بەهەشتەوە بۆ نەک فەرمانی خوا بشتێنن ئەڵێن خوایە ئێمە ناچینە بەهەشتەوە فيقال لهم ادخلوا الجنة فيقولون حتى يدخل أبوانا دەڵێن خوایە ئێمە دەچینە بەهەشتەوە بەڵام لەگەڵ دایک و باوکمانە ئەبێ دایک و باوکشمان لەگەڵمانە بێ بۆ بەهەشت خوای گەورە دەفەرمێ ادخلوا الجنة أنتم وأبواكم دەی خۆتان و دایک و باوکشتان بڕۆنە بەهەشتەوە خوای گەورە فەزڵی پاش فەزڵی خوا ڕەحمی خوا بۆهی مناڵەکانتەوە خوا تۆ دەخاتە بەهەشتەوە کەواتە خەمبار مەبە آخر شتێکە دەمێ باسی کەم ئینشاڵڵا ڕۆژێک دێت مردوەکانمان پێیان شاد ئەبینەوە قسەیان لەگەڵا ئەکەین باوەشیان پێ ئەکەین چونکە بەخوا بیریان ئەکەین واللهی دەیە هاجار سەتا هاجار هەندێک پیاوی بە تەمەن دەبینم بێتاقەتە بم چونکە باوکم بیرەکەوێتە خوا لێی خۆش بێ تۆ براکەی خۆت بیرەکەوێتەوە بە کەسێکی تر والله جاریوە پیاوم بینیەوە دا چاڵەکەم وەزانی باوکی خۆ بە هەمومان ئازیزمان مردووە بەڵام ئینشاڵڵا ڕۆژێک دێت بە یەک شا دەبینەوە لە دوای مردنمان وە لە بەهەشتیشە لە ئەثەرێکی صحیح داهاتوە ئیمامی عەبدوڵڵای کوڕی عەباس بۆمان باس دەکا کە لە صحیحە هاتووە هەندێک زانایش دەفەرمون لە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ڕیوایەت کراوە بەڵام سەحابە هەر کاتێ سەحابە شتێکی فەرموو دەربارەی قەبر و قیامەت دەربارەی بەهەشت و دۆزەخ حکمی حەدیثی پێغەمبەری خوا هەیە صلی الله علیه و سلم چونکە سەحابە لە خۆیان قسانە ناکەن ئیمامی عەبدوڵڵای کوڕی عەباس کە ئامۆزای پێغەمبەری خوایە صلی الله علیه و سلم دەفەرمێ خوای گەورە لە ڕۆژی قیامەتە چی بۆ ئینسانی ئیماندارەکات پیاوێک باوکێک دایکێک بەهەشتیە پلە و پایی زۆر بەرزە بەڵام کوڕەکانی و کچەکانی دەخوار ئەوەوەن پلەیان نزمترە لە بەهەشتا کوڕەکەت کچەکەت پلەی وەک تۆ بەرز نییە دەفەرمی ئیمامی عەبدوڵڵای کوڕی عەباس ڕەزای خوای لێ بێ خوای گەورە پلە و پایی منداڵەکان دەهێنێتە ئاستی پلە و پایی دایک و باوکی بۆچی بۆی دایک و باوکی دڵیان خۆش بێ خوای گەورە دەفەرمێ ئەمە ئێوە ئەی کوڕ و کچەکان شایستەی ئەم پلە و پایە نین بەڵام خوای گەورە وەک ڕەحمێکی خۆی پاشان لەبەر ئەوەی دایک و باوکتان دڵخۆش بێ ئەوە ئێوەمان هێناوە ئاستی دایک و باوکتان بۆی بخۆتان لەگەڵ دایک و باوکتانە بژین لە بەهەشتا خوای گەورە دەفەرمێ والذین آمنوا واتبعتهم ذريتهم بإيمان ألحقنا بهم ذريتهم وما ألتناهم من عملهم من شيء ئەوانەی کە ئیماندارن مناڵەکانیان دەهێنینە ئاستی ئەوان بەڵام خوای گەورە دەفەرمێ ئێمە لە کردەوەی باوکەکان کەم ناکەینەوە بۆی مناڵەکان بەرزکەینەوە پێی واتە خوای گەورە پلۆپایی باوکدا نابەزێنێ لە شوێنی خۆیان پلۆپایەکەی موجودە بەڵام مناڵەکان پلۆپایان بەرز ئەکرێتەوە بۆی بگەنە ئاستی دایک و باوکیان وەڵڵای ڕۆژێک دێت ئەوەی بەهەشتی بێ لەگەڵ دایک و باوکی خۆتە لەگەڵ باپیر و نەنکی خۆتە لەگەڵ مامۆ و خاڵۆ کە سوکاری خۆتە لە بەهەشتا کۆبیتەوە ڕۆژێکیش دێت چۆن لە دنیادا لەسەر سفرەیە کۆبوونەوە عائیلەیی باوک و دایک و خوشک و برا وەڵڵای ئەگەر بەهەشتی بین ئاوا بەپێی ئەم حەدیسە هەمومان لە بەهەشتا ڕۆژێک دەبێت کۆ دەبینەوە ئینشاءڵڵا لەگەڵ دایک و باوکمانە دەژین هەروەکو چۆن لە دنیادا لەگەڵ ئەوانە ژیاین
والله لەگەڵ مناڵەکانی خۆمانە دەژین، بەڵام بۆ مەرجێ لەگەڵ خوادا ڕازگۆ بین. جامێ ئەمڕۆ کە باسم کرد بەڕاستی خۆشە بۆ ئینسانی ئیماندار، دڵنیا بە مردن دابڕانێکی کاتێ مەڵێ تەواویتر کوڕەکەم کچەکەم نابینمەوە، ئازیزەکەم نابینمەوە، بەخوا هەردوو لامان بەهەشتی بین، لە دوای مردنمان یەکسەر یەکتر دەبینەوە ئینشاءالله. کەواتە مردن کات هیوای تایە. ئەو تا فاتیمە ڕەزای خۆ لێ باسمان کرد تەنها 6 مانگ لە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دابڕا، 6 مانگ، دوای 6 مانگە دووبارە پێی گەیشتەوە تا حتا قیامەت و حتا لی جاردا نابڕێت. کەواتە مردن دابڕانێکی کاتیە، لە کۆمەڵە ئازیز دەرئەچین و لیان جیا دەبینەوە، دەڕێن بەلای کۆمەڵە ئازیزێکی تر کە ئەوانش خۆشەویست و ئازیزی ئێمن بە هەمان شێوە، و ڕۆژێکیش دی ئەمانەی تریش هەمویان لەوێ کۆ دەبنەوە لای مردوەکان کۆ دەبینەوە. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خوايا شفاي نخوشكان من بدي بتايبتي أواني داوي دعاي خيريان كدوا. يا ربي خوايا هيمني وآرامي ولات من بباريزي خوايا ولات من للشر ولآجا وبدوركي. يا ربي خوايا او كساني كي شو مشكليان هي بويان حلكي اواني بتماي زواج نيتي زواج يعني خوايا بويان آسان كي اواني قرزاريان نسر دبركي. يا ربي خوايا اواني نخوش لمالكان ولا نخوش خانكان يا ربي خوايا شفايان بدي خوايا او حديثاني كامر باس معك الشمولي ايما بكاو ايما بقريتوا لبهشتا لقل عزيز وخوش في سكان معنا كمان كيتوا. آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.